خوای تعالی ئەمر بە ئێمەی پیاو ئەکا کەوا لەگەڵ خێزانەکانمانە بە شێوازێکی زۆر چاک معاملە بکەین، هەڵس و کەوت بکەین بەو شێوەی کە عورف و عادەتی ئەو کات و وەختە پێی ئەڵێن چاک. طبعا ئەم ئاەتە وەکوتمان لە سوورەتی نیسا ئاەتی 19 هاتووە. سەبەبێکی هەیە ئەم ئاەتە کاتێدا ئابەزی زۆرێک لە ئاەتەکانی قورئان کە دابەزیوە سەبەبی بۆ هۆکاری بۆ پێ ئەوترێ سەبەب نزول. طبعا ئەڵێ لە کاتی جاهیلیەتە ئافرەتێک کە شووی بکردایە ئەگەر مێردەکەی بمردایە نە ئەگەڕایە ماڵ باوکو کەسوکاری، بەڵکو کەسوکاری مێردەکەی ئەبوون بە خاوەنی وەزعەکە، یەکێکیان لەوانەیە بیخواستایە یان ئەوان ئەیاندا بە شوو، یان ئەگەر ویستیان لەسەر بۆیە هەنیان ێڵا شوو بکە و ئیتر خۆیان زاڵە کرد بەسەر ئەو ئافرەتە فەقیرەیە، ئەو ئافرەتە بەسە زمانەیە. بەڵام شەریعەتی ئیسلام هات ئەمەی پوچەڵ کردەوە، ئەمەی نەیەڵا، بەڵکو ئافرەت ئەگەڕێتەوە بۆ لای کەسوکارەکەی خۆی، بۆ لای باوک و کەسوکارەکەی خۆی، و ئەمجا ئافرەتیش ئازادیەکی هەیە لە شووکردنە، یعنی ئەتوانێت شوو بکاتە فڵان و ئەتوانێت شوو نەکاتە فڵان. بەڵام باوک و برا ڕاوێژەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ئافرەتێک هاتە خزمەتی، وتی ئەی پێغەمبەری خوا باوکم ئەوێ بە زۆر بمدا بە ئامۆزایەکم، بە برازایەکی خۆی، منیش پێم خۆش نییە، حەز ناکەم شوو بکەمە ئامۆزاکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە باوکی کچەکە وتی بۆت نییە زۆری لێ بکەی. ئیتر ئافرەتەکە وتی ئەی پێغەمبەری خوا تەواو ئیتر من ئەتوانم بڕۆم، یعنی باوتی بوو بتوانێ بڕۆیتەوە. کە ئیتر کۆتایی بە مەوزوعەکە هات، کچەکە گەڕایەوە وتی ئەی پێغەمبەری خوا من ڕازیم شوو بکەمە ئامۆزاکەم، بەڵام ویستم خەڵکی و مسلمانان و ئافرەتانیش فێرکەم کەوا ئافرەت ئازادە لە شوکردنە. ئەو شووە کاتە کابرا ئەگەر ئەو کەسەت بە دڵی نەبێ، یان کەسەکە کەسێکی خراپ بێ، یان ئەم بزانێ لەگەڵ ناتوانێ بگونجێ، هیچ کەسێ بۆی نییە زۆری لێ بکە، لەوانەیە 50 ساڵ بمێنێتەوە لەگەڵ ئەو پیاوە، هیچ کەسێ بۆی نییە ئەو زەختەی لێ بکە. یعنی حڕیەتێک دراوە بە شوکردنی ئافرەت. ڕاستە تۆ بۆت هەیە ڕاوێژ و مشاوەرە بە تۆ، بەڵام بۆت نییە زەختی لێ بکەی، بۆت نییە زەبر و زۆری لێ بکەی. ئەمە لە کاتی جاهیلیەتە هەبوو، لە ناو ئیسلامە نابێ ئەمە بمێنێ، وەلەو ئێستا لە ناو مسلمانانی خۆمانە هێشتا ئەو شتە ماوە. پێشووتر هەر زۆر زەخت بوو، ئەیدا بەژن بۆ خۆی، برا ڕۆی خوشکەکەی خۆی ئەدا بەژن بۆ خۆی. من ڕۆژێکیان لە خزمەتی ئەو مامۆسایی کە ئیجازەن لێ وەرگرت، دوو ژن و دوو پیاو هاتنە خزمەتی، دوو ژن و دوو پیاوەکە دەستیان کرد بە قسەکردن، منیش دانیشت بووم بۆ مامۆسا قسەیانە کرد. ئەمانە ژنە و ژنیان لەگەڵ یەکا کرد بوو، ژن و پیاوێکیان لەگەڵ یەکە نەئەگونجان، ئەوی تریشیان هیچ مشکلەیەکیان نەبوو، نزیکەی 10-15 ساڵ بە یەکەوە بووبوون. ئەمانە بەردەوام کێشەیان بوو، بڕیاری دابوو ژنەکەی خۆی تەلاق بدا، بەڵام سوێنی ئەخوارد ئەویت وەڵڵاهی گەری ئەویش خوشکەکەم تەلاق بدا. ئیتر مامۆساوتی کاکە ئێوە چی دانێ مناڵتانەیە؟ ئەمان وتیان ئێمە 5 جمانەیە، ئەوان شوتیان ئێمە 5 جمانەیە. سبحان الله. ئەی مامۆساوتی ئەی بۆ چەقوێ نایەنن من هەر دە مناڵەکەتان سەر ببڕموتەوە؟ قەینا ئاخر چۆن غیرەتت قبوڵەکە تۆ خۆت لەگەڵ ژنەکە تا باش نیت 5 مناڵ سەرە بڕن، ئەمجا 5 بەرامبەرەکەشت سەر ببڕی. ئاخر بە چی دینێک، بە چی عرفێک؟ وتی واللهی ناخواتەوە ئیلا ئەبێ هەر تەلاقی بدە، واللهی لەو شوێنە بە زۆر زۆرداری پێی تەلاق دا. ئەمە دینە، ئەمە ئەخلاقە لە ناو ئێمەی ئومەتی محەممەدا هەیە صلی الله عليه وسلم على ئەساس ئومەتی پێغەمبەرین. نەوەڵڵاهی ئەمە ئەخلاقی ئیسلام نییە، ئەمە ئەخلاقی قورئان و سنەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. سەیکەمراینە ئێمە زوڵم زۆر هەیە لە ناومانە. جا خوای تەعالی ئەمە ئەبڕێتەوە، ئەفەرمێ ئەبێ لەگەڵ ئافرەتانە بە جوانی معاملە بکەن، بە دووشە. خوای تەعالی ئەوەندە ئەگەیەنێ کە پێویستی بە دەیەها مجەللات هەیە تەفسیری بکەی، بە دووشە. ئاخر ئەمە گەورەی قورئان ئەگەیەنێ، وعاشروهن بالمعروف. والله قسم بەو خوای خەڵقمانی کردووە دەم مجلد و 10 ساڵی ئەوە بەس دانیشی ئەم ئاەت ئەم دووشەیە تەفسیر بکەی لە قورئان. وعاشروهن بالمعروف. ئەزانی ئەم قورئانە هی خوایە، ئەزانی ئەمە خوا دای بەزاندەوە، بۆیە بە دووشە ئەوەنە ئەگەیەنێ کە خەڵکانێک بە دەیەها کتێب ناتوانن تەواوی کەن تەفسیرەکەی.
جابر رزان تنها ام آياتنية جخد لسر او موضوعات وچندين آيات ما هي لقرآني بيروزة يعني تأكيد لسر واكا بونو من اخوة تعالى لقرآني بيروزة لسورة البقرة آياتي 228 اخوة تعالى فرمي ولهن مثل الذي عليهن بالمعروف يما وازانين بس بياو حقه بسر آفرته بلام اخوة تعالى فرمي آفرتان خيزانا كانتان حقيان هي بسرتانو وكو چون ويش حقتان هي بسر اوانو براينا او تري آفرت نيوي كوملغايا يعني قسيكي وهي لنا او خلقا بس آفرت تنها نيوي كوملغانية آفرت نيوي كوملغايا دايكي نيوكي تريتي خشكي نيوكي تريتي خيزاني نيوكي تريتي بلكو كتشي نيوكي تريتي آفرت نابت وقت آجل تماشا بكريه پیاوێک ڕەشمەکەی بەدەستەوە بە کەیفی خۆی چی پێکا ئەیدات بەقەی دیوارە ئەیدا بەدارە بە بەردا ئەیخا بە ئاوە کەیفی خۆیەتی شتی وا چۆنە بێ ئەوە لە ئیسلامە شتی وا نییە تۆ لە ماڵە کچێک و کوڕێکت هەیە و یعنی وەکو یەکە بێ نازیان بدەی وەکو یەکە بێ تەماشایان بکەی وەڵڵاهی زۆر جار کچەکە بەکل کردیان کا کوڕەکە